ولی تماشاوان سباراتی خود نشاندن برفره این رابطه کردستانی لیدر و گلو او دکارن فشاران پستویان ایران بکن و سرنجارای گشتی پیتر بوی پرسیراب کشید بختیار در گلایی او چاودری سیاسی لباجار دالاس لولایت تکساس لامریکا گرمه که بختیار لویریس پیدا حالبت ام دبیجیس پیدا باش دبلور توقيت جیاواستر به ایدی نها یک دو ساعتین پیش مدا رواندا کردستانی لتواوا ولاتین جهانی بتایبەتی جی لامریکا پیوسته خو نشاندانان بکن بو شرمزارکردن اول هولی رودای لامریکا وشاو خبر افکریه بو ویکی گلو زۆر سپاس بەیانیتان باش طبعا لە شاری دالاس نیوەشەوە بەڵام زۆر سپاسی ئێوەش دەکەم کوردستان 20 سال پێش هەموو شتێک کە بەڕاستی ئێوە بووینە دەنگێکی ڕاستی لەو سەردەمەی سۆشیال میدیا و شتیوە دەنگی ڕاستی زۆر کەم بوویتەوە بەڵام خۆشبەختانە زیاتر لە 8 ساڵە کوردستان 20 سال دەنگێکی ڕاستیە بەڵێ ئێمەش لە ئەمریکا زۆر کوردی لێە نزیکەی 100,000 کوردی لێیە لە ئەمریکای لە شارەکانی جیاواز ویلایەتەکانی جیاواز خەمەکانی ئێمەش خەمەکانی زالیەی کوردی کوردستانیانی ئەمریکای هاوتەری بە لەگەڵ خەمەکانی کوردستان بۆیە چاڵاکیەکی باش و دڵخۆشکرد دەستی پێکردوتەوە پاش ئەو تاوانی ڕژێمی تێرۆریستی ئیران لە هەولێرێ و بڕیارە دەست پێ بگرێتەوە بە چاڵاکی باش لە بەرژەوەندی کوردستان یەکەم چاڵاکی باش کە بکرێ سبەینێ یعنی سبەینێ بە کاتی واشنگتن لە شاری واشنگتنی پایتەختی ئەمریکایە کە زالیەی کوردی ڕەوەندی کوردی لەوێ دەرێ بڕیار وایە خۆپیشاندانێکی باش بکە بۆ هینانەوەی تەرازووی هێز بۆ پتر ڕسواکردنی ڕژێمی تارانەوە پتر کۆکردنەوەی یارمەتی بۆ گەلی کوردستان لە کوردستانی باشوور ولی تو زانی لامریکا بانجوسخانه ایرانی نه پیوندیان یان دیپلماسی نه لی دکارن لهمبر کوچ کاسبی خو نشاندانان بکن لهمبر ناوندن بریار لامریکا کو امریکا بگمان دکارا روله که به باندور بینه او بارا پتره یوان هریشانجی به هجتا امریکا جی لهرما کردستان انجام داده که حتی تاشان گرینگه یعنی هون کورواندا کردستانی پیامه که به باندور یا راوشه بگهین ناوندن بریار امریکا زۆر مهمە ئەوروپا گرنگە بەڵام لە هەمووی گرنگتر ئەمریکایە ئەبێ سەقی چاڵاکی خۆمان سەچی خەباتی خۆمان ئیدەرەوە لە ئەمریکا بێ ئەمریکا ئەگەر تاقە زلهێزی دنیای نەبێ ئەمریکا بەهێزترین وڵاتی دنیایە لێرە زۆر مهمە هەروەها وەزعاکە هەڵومەرجەکەی ئەمریکای لە بەرژەوەندی کوردایە و تاکو ئێستا ئەمن تقریبا نزیکەی 30 ساڵ لە ئەمریکا دەژیم یەک سیاسی ئەمریکا نابینم لە پەرلەمانی ئەمریکا واتە کۆنگرێسی ئەمریکای یا لە سەنات یا لە ئیداری ئەمریکا کە دژی کورد بێ لێرە هەڵومەرجەکە لەبارە کە دووبارە چاڵەکی دەست پێکەینەوە کە بە تایبەتی ئەمریکا پتر پشتگیری میلەتی کورد بکە بەڕاستی کێشەیەکی ڕەوایە و سکو لەسەر ساعی لە کوردستان و ئیران ڕەنگە تەرازوی هێز باش نەبێت لە ڕووی عەسکەری وانە لەگە دوژمن لەگە سکو ئێستا لەو زروفەی لەو هەڵومەرجەی بڕێی ئێمە بەڕێی زۆر کوردانی ئەمریکا ئیران بوویتە دژمنی ڕژمارە ئێک بۆ گەلی کوردستان بۆیە ئەبێ پتر ڕسوا بکەین و ئەبێ پتر ئاشکرا بکەین بە عەدالەتی قەزیەی کورد لە کوردستانی باشوور ولی ایتر پرسا کردن پرسکی گشتیه تنینک باشور بلکو لرشالات نبین یکیش پرسین هری جدیه که وقت کرد توزانی که واتا حتی چافدرین امریکا حتی کسی امریکیین به باندور بری چند روزایی که شان میوانی میبو او بحثیان دیگر پیوسته قضیه کردی پرسا کردی دوزا کردی دیروکا آن مظلومیت آن به امریکا بیتن یاسین که واتا 40 سال جنابت الامریکا البته کسی دن جهنوی کتاب تاشان وکال سرهند که یک خلق امریکا آشنا که نواب سر کردات دوزا کردا پرساوی جغرافیایی بەڵێ خەڵکی ئەمریکا گرنگە بەڵام لە خەڵکی ئەمریکاش گرنگتر کۆنگرێسی ئەمریکایە سیاسەتی ئەمریکای لە بەندەستی کۆنگرێس و ئیداری ئەمریکایە ئەوانە زۆر مهمن هەوڵێکی باشمان داوە باوەڕ بکە سیاسەکانی ئەمریکایی ئێستا زۆر لەسەر ڕەوشی کوردی تر ئاشنا بووینە لەگەڵ ئەوەشدا ئەم هێشتا ڕازی نیمە لە جموجۆڵی جای خۆمان جموجۆڵی جالی کوردی ئەبێ باشتر بین ئەبێ وەکو لۆبی ئیسرائیلی بەهێز بین ئەبێ وەکو لۆبی ئەرمەنیەکان یاخود لۆبی یونانی ئەبێ زۆر زیرەک بین ئەبێ بە ئەسلوبی ئەمریکای ئێمە کار بکەین لە ئەمریکا زۆر پێویستە ئەو زالیەی کوردی کە لە زۆر ویلایەتی ئەمریکا هەیە ڕێکی بخەین لۆبێکی وا دروست بکەین کە دەنگێکی باش بێ بۆ گەلی کورد
لەو بارەیەوە پێویستیمان بە هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بەڕاستی ئەو چالاکی ئەو بەڕێز کاک مەسرۆر نیشانیدا لە داڤۆس شتێکی نوێ بوو شتێکی یعنی لە ئەمریکا پێ دەرێن ترن پۆین و چەرخانێکی نوێ بوو لە دیپلۆماسی کوردی ئەبێ ئەو زۆرە پشتگیری هاوکاری مەش بکەن لێرەش ئەو زۆرە شتانە بکەین لێرە زۆر مهمەرەوە بەێ واشنگتن ناوێندەکە گرنگا بریارە سەراستی جیهانێ ئێدی بلی وەرەوەندە کوردستانی تایبەتی کوردێن باشوور بێگومان کوردێن پارچێندن هەنە توزانیژی پرسا کوردان هەیە پرسا کوردان دچارچوبێ بەرژەوەندین حەزبیین پارچێکیش دەزیدەترە گەلێک جاران تێگوتن ڕەوەندە کوردی باوەیەکی حەزبی تێتا ئاراستەکردن کاتە تا چەند گرنگ یەگەل هوی بە کوردستانیانە تەعاملێت گەلوێ پرسێ بکەن ji ber ku pirsawa ji hemû rehendekê din zêdetir û bi bandortir girîngtir e di çerçevê xwe nîşandana Subehî ku li Washington biryare bête kirin helbete Subehî niha şeve tu dibêjî parçên dinyên Kurdistanî jî wetansî xeyet gel û ki hemû bi tevra têda bejdar bin دڵنیام هەیە حتا لە داغاس لە واشنگتن کوردەکانی باکوور ئی ڕۆژهەڵات ئەوانیش بەشدارن لەو لە خۆپیشاندانانە ینی دۆزی کورد هەموو یەکە گۆڕەپانی کوردستان بەڕاستی فراوانترە لە گۆڕەپانی حزبێک بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەمێ ئەو ڕاستیەش بزێ ئەو ڕاستی برن لە ئەمریکا جیاوازە لە ئەوروپای ئەمریکا گرنگترین حزب لە ئەمریکای پارتیە بەڕاستی ئەگەر دووبارە پارتی ئەگەر دووبارە کارا بکرێتەوە گۆڕەوەندی کوردیش باشە ئێمە چاومان لێ کە پتر چاڵاکی پارتیش پتر بکە تاکو بیتە شانێک بۆ کوردەکانی دیکەش لێرە هیچ ئەوە ڕاستیە پێتان دەڵێم هیچ خۆپیشاندانێک سەرکەوتو نابێ ئەگە پشتگیری گەرمی پارتی تێدا نەبێت هەڵێ برێز بەختیار دەرگەڵەی چاودێری سیاسی لە باژارێ داڵاس لە ویلایەتە تێکساس سپاس کای بەختیار سپاس برا